هەینی ڕابردوو کاتژمێری ئێرانەکان زۆر لەسەرخۆ تێدەپەڕی. هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەو وڵاتە نزیک بوو لەوەی ژمارەی پێوانەی بشکێنێت بۆ زۆرترین کاتژمێرەکانی دەنگدان. دوای دوو جار درێژکردنەوە ماوەی دەنگدان 16 کاتژمێری تەواوی خایاند. دەنگدانی هەڵبژاردنی سەرۆکایەتی ئێران لە ڕۆژی 28 حوزەیران لە کاتژمێر 8 بەیانیەوە دەستی پێکرد و تا 12 شەو درێژ کرایەوە. ترسی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە لەوە بوو کە خەڵک بەشداری نەکەن، سەرنجامەکەش هەروە کەوتەوە. بە نزیکەی 37 ملیۆن ئێرانی کە مافی دەنگدانیان هەبوو هیچ کام لە 4 کاندیدەکەیان پەسەند نەکرد و دەنگیان نەدا. لە باشترین حاڵەتدا ڕێژەی بەشداری گەیشتە لە 40%. کارگەیشتە ئەوەی محەممەد خاتەمی سەرۆک کۆماری پێشووتری ئێران بڵێت بایکۆتکردنی خەڵک بەو ڕێژە زۆرە کە گەیشتە لە 60% لە مێژووی ئێراندا هاوشێوەی نەبووە. مانای ئەوەیە خەڵک زۆر تووڕەن. لە مێژووی ئێراندا دوو هەڵبژاردن زۆرترین ئاستی بەشداریان تیادا تۆمار کراوە. ساڵی 1997 کاتێک محەممەد خاتەمی کاندیدی ریفۆرم خوازەکان بردیەوە ڕێژەی بەشداری گەیشتە لە 80%. کاتێکیش مەحموود ئەحمەدی نەژاد بۆ دووەم جار بووەوە سەرۆک لە ساڵی 2009 ڕێژەی بەشداری خۆیدا لە 85%. هەڵبژاردنەکەی ئێران لە دۆخێکدایە کە پێشتر لە مێژووی ئەو وڵاتەدا کەم ڕەنگ بووە. ئەمە یەکەمین هەڵبژاردنە لە دوای کوژرانی ژینە ئەمینی و سەرهەڵدانی بزوتنەوە ناڕازیە بەرفراوانەکەی ئەو وڵاتە. هێشتا سەدای ژن، ژیان، ئازادی و دەنگی ناڕەزایەتیەکان لە گوێی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دەجرەنگێتەوە کە ڕۆژی هەینی 5 تەمووز وڵاتەکە دەچێتە گەڕی دووەمی هەڵبژاردنی سەرۆکایەتیەوە بۆ شوێنگرتنەوەی سەرۆکە بە کۆپتەر فەوتاوەکە. لە گەڕی یەکەمی هەڵبژاردنەکان هیچ کام لە 4 کاندیدە سەرەکیەکە دەنگی پەنجاکۆیەکیان بەدەست نەهێنا. بۆیە گەڕێکی تری ململانێ لە نێوان دوو یەکەمەکەدا بەڕێوە دەچێت. ئەو گەڕەیان مەسعود پزیشکیانی کاندیدی باڵی ریفۆرم خوازەکان براوەی یەکەم بوو لە 42.6 دەنگەکانی بەدەستهێنا. بەدوای ئەودا سەعید جەلیلی کاندیدی نەریتخوازەکان هات کە لە 38.8 دەنگەکانی برد. لە دوا ڕوبەڕووبوونەوەی تەلەڤیزیۆنیدا کە ڕۆژی دووشەمەی ڕابردوو بەڕێوەچوو هەردوو کاندیدەکە کارتەکانی دەستی خۆیان ئاشکرا کرد. پزیشکیان وتی بەشداری نەکردنی خەڵک مانای ئەوەیە خەڵک لێمان ناڕازین. لەگەڵەوەم ئاستی نوێنەرایەتی ژنان و کەمەنەتەوەکان بەرز بکرێتەوە و زیاتر بەڕووی وڵاتانی ڕۆژاوادا بکرێنەوە. بەڵام جەلیلی دژی وەستایەوە وتی نابێت بە هیچ شێوەیەک لە وڵاتانی ڕۆژاوا نزیک ببینەوە. لەسەر کاغەز چانسی دوو کاندیدەکە نزیکە لە یەک. جەلیلی پشتی بەوە بەستووە دەنگەکانی قالیباف و پور محەممەدی بۆ بچێت. ئەو دوو کاندیدە نەریتخوازەی سێیەم و چوارەم بوون. پزیشکیانیش چاوی لەوەیە ڕێژەی بەشداری خەڵک زیاد بکات و دەنگەکان بۆ ئەو بن. ئێران لە سەردەمی دەسەڵاتی ئیبراهیم ڕەئیسیدا بەهێزی باز و مامەڵەی لەگەڵ دەرودراوسەکانی دەکرد. بردومانی ماڵی شێخباز بەرزنجی و ماڵی پێشڕەو دزەیی لە هەولێر و گورزی چەند جارەی بۆ سەر بارەگای حیزبە کوردیەکانی ڕۆژەڵات و جرت و فرتی درۆن و موشەکەکانی دەست و دیارەکەی بوون بۆ دراوسێ بێوەیەکەی. ئەخۆ ئەو سەرۆکەی لاڵبژاردنەکەی ئەم هەینێ دەیباتەوە ئەزمونەکەی ڕەئیسی دووبارە دەکاتەوە یان قسەیەکی تری دەبێت. ئەنجامەکە هەرچیەک بێت دەسەڵاتەکانی سەرۆک دیاری کراون، چونکە دوجار سەرۆکی ئەو وڵاتە دەبێتە جێبەجێکاری ئەو هێڵە گشتیانەی ڕابەردای دەڕێژێت. کوردوتەنیش ئەگەر بەتەمای دراوسێ بیت بێشێو سەردەنیتەوە.